دەست بەسەر ئەو کۆمپانیا ساختەکارەدا گیرا کە 20,000 پاتری ئۆتۆمبیلی لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساخت کردوێتەوە. بابەتەکە ئەوەیە ئاسایشی هەولێر زانیارێکی بەدەست گەیشتووە کە کۆمپانیایەک خەریکی ساختەکردنی پاتری ئۆتۆمبیلە. ساختەکردنەکە بەو شێوازە بووە. ئەوان پاتریان لە ئێران و لە تورکیاوە هێناوە کە ڤۆڵتەی پاتریەکان 20 بۆ 25 ئەمپێر بووە. بەڵام لە ڕێگەی لێکردنەوەی ستیکەرەکانیان و وەدانانی ستیکەری کۆمپانیایەکی تر وا پیشاندراوە کە ڤۆڵتەکەیان 60 ئەمپێرە. بەم شێوازە 20,000 پاتریان لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساخت کردوێتەوە. کاتێک ئاسایش بەسەر کۆمپانیاکەدا دادکە لەناو شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێرە تەماشا دەکات کەسێکی تر کە بیانیە لەوێ لەگەڵ خاوەنی کۆمپانیاکە سەرقاڵی ساختەکردن و گۆڕینی ستیکەری ئەو پاتریانن. لەگەڵ ئەوەشدا دەست بەسەر 11,000 پاتری دیکەدا گیراوە کە بەنیاز بوون لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساغی بکەنەوە. زانیاری ورتر لەسەر کۆمپانیاکە و لەسەر خاوەنی کۆمپانیاکە هەیە لە 964 دۆتکەی ئاردی دەتوانن خوێنەری بن.